بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەمجاردا باس لە هێرشە درۆنیەکانەکەین بۆ سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە سەرەتای مانگی حەوتەوە هێرشێکی بەرفراوانی درۆنی دەکرێتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان جاران زیاتر هێرش دەکرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە چەمچەماڵ بەڵام ئێستا هێرش دەکرێتە سەر بنکە ئەمنیەکان هەروەها فڕۆکەخانەکان هەروەها کێڵگەنەوتیەکان با بزانین بە ژمارەی ئەم جارە چی لەخۆ گرتووە لە یەکی حەوت کەوتنە خوارەوەی سێ درۆن لە کوێ درۆنێک کەمپی دەرکا لە زاخۆ لە پارێزگای دهۆک لەوێ کەوتە خوارەوە دوو درۆنیش یەکێکیان لە تاسڵوجە لە شاری سلێمانی ئەویتریان لە فەرماندەی هێزەکانی هەفتە هەر لە شاری سلێمانی کەوتنە خوارەوە هیچ زەرێکی گیانیان بەدواوە نەبوو. باش کەوتنە خوارەوەی دوو درۆن لە سێی حەوتی ئەمساڵ ئەم دوو درۆنەیشگان لە نزیک فڕۆکەخانەی هەولێر ینی لە دەرەوەی فڕۆکەخانەکە یەکیشان لە نزیک ناحەی کۆکس لە گەرمیان کەوتە خوارەوە ئەمانیش هیچیان هینیان بەدواوە نەبوو زیانی گیانیان بەدواوە نەبوو ئەمەی نزیک ناحەی کۆکس لە گەرمیان دوو موشەکیشی پێوە بوو نەتەقیبە وترا بانزینی پێ نەماوە بۆ یەکەوتۆتە خوارەوە. باش لە چواری حەوت کەوتنە خوارەوەی دوو درۆن یەکێکیان نزیک فڕۆکەخانەی هەولێر دیسانەوە ئەوەی تریشیان بنکەیەکی سەربازی لە فەرماندەی هێزەکانی هەفتە لە شاری سلێمانی ئەمە دوو هەمدانە بوو لەوێ. باشە لە پێنجی حەوت کەوتنە خوارەوەی درۆنێک لە چۆڵەوانیەک لە هەولێر لە دەرەوەی سنتەری شاری هەولێر لە نزیک گوندەکانی دەوروبەری هەولێر لەوێ درۆنێک کەوتە خوارەوە. باشە کەوتنە خوارەوەی درۆنێک لە دەی حەوت لەکوێ فەرماندەی هێزەکانی هەفتە دیسانەوە لە شاری سلێمانی. باش کەوتنە خوارەوەی درۆنێک لە یانزەی حەوت لەکوێ لە نزیک سەنگەرەکانی پێشمەرگە لە میحوەری پردێ کەمیش زەرەرروزیانی گیانی بەدواوە نەبوو وترا کە خراوەتە خوارەوە بەڵام نەوترا چێ خسوێتی خوارەوە یان خۆی کەوتۆتە خوارەوە. باش کەوتنە خوارەوەی درۆنێک لە سیانزەی حەوت لە نزیک فڕۆکەخانەی هەولێر تەمان ئەمەی فڕۆکەخانە هیچیان لە ناو فڕۆکەخانە نەبوون لە چواردەوری فڕۆکەخانە کە دەشتایی یان گوندی نزیکی لێ لەو شوێنانە کەوتونەتە خوارەوە. لە چواردەی حەوت کەوتنە خوارەوەی دوو درۆن لە کێڵگەی نەوتی خوڕمەڵە هەردووکی لە کێڵگەی نەوتی خوڕمەڵە کەوتە خوارەوە کێڵگەی نەوتی خوڕمەڵە کە لە نزیک هەولێرە زۆرترین نەوتی هەرێم لەم کێڵگەیە بەرهەمەهێنرێت. باش لە پانزەی حەوت کەوتنە خوارەوەی دوو درۆن یەکێکیان لە کێڵگەی نەوتی سەرسەنگ لە پارێزگای دهۆک یەکێکیشان لە ناحەی تەکی سلێمانی شاخێگەیە لە نێوان تەکیە و بازیانە لەو شاخە درۆنێک لە پانزەی حەوت کەوتە خوارەوە ئیتر نازانرێ ئەم درۆنە لە ئەسڵا بۆ کێڵگەی غازی کۆرمۆر ڕەوانە کرابوو لەوێ کەوتە خوارەوە یان دیسانەوە وەکو گرافیکەکانی پێشوو بۆ فەرماندەی هێزەکانی هەفتە لە سلێمانی ئاڕاستە کرابوو بەڵام لە تەکیە ئەم درۆنەش کەوتە خوارەوە. باش دواترین هێرشی فڕۆکەوانی درۆنەکان لە شانزەی حەوت بووە کە چوار درۆن بووە بۆ سێ کێڵگەی نەوتی بووە. کێڵگەی نەوتی پشخاپور لە ئیداری سەربەخۆی زاخۆ لە پارێزگای دهۆک بە دوو درۆن هێرشی کرایە سەر و نەوتیش لەم کێڵگەیە بەرەمێنانی نەوت ڕاگیرا. کێڵگەی نەوتی تاوکێ دیسانەوە لە ئیداری سەربەخۆی زاخۆ لە پارێزگای دهۆک ئەویش بە درۆنێک هێرشی کرایە سەر. کێڵگەی نەوتی عین سفنی لە شێخان دیسانەوە لە پارێزگای دهۆک ئەمیش هێرشێکی درۆنی کرایە سەر کە ئەمانە هەموو کۆمپانیای بیانی ئیشی تێدا دەکەن و ئەم هێرشە درۆنیانە تازەن بۆ سەر کێڵگە نەوتیەکان و لە بەشێکیان بەرەمێنانی نەوت بۆ چەند سەعاتێک یا بۆ چەند ڕۆژێک ڕاگیراوە و هەروەها سامانە سروشتەکان بەیاننامەی لەسەر دەرکردو سەرۆکایەتی هەرێم بەیاننامەی لەسەر ئەم هێرشانە دەرکردووە و وتەبێژی سوودانیش ڕایگەیاند کە بەدوادەچوونەکەن بزان سەرچاوی ئەم درۆنانە لەکوێوە هەڵ ئەدرێ بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان. باش هێرشە درۆنیەکان لەم مانگەدا لە یەکی حەوت تاکو شانزەی حەوت تا تۆمارکردنی ئەم بەژمارەیە ئەم بەم شێوازە بۆ سلێمانی 5 هێرش دهۆک 5 هێرش هەولێر 4 هێرش کۆی گشتی 14 هێرشی درۆنی کراوەتە سەر بنکەی ئەمنی فڕۆکەخانە هەروەها کێڵگە نەوتیەکان. هێرشە درۆنیەکان بۆ سەر هەرێم لە دوای ساڵی 2021ەوە زیاتر لە 160
هێرشی درۆنی کراوەتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان کە بەداخەوە ینی ئەمە زەنگێکی مەترسیدارە ئەم هەموو هێرشە درۆنیە. ئەمێ کە باسمان کرد لە بەژمارەی ئەم جارەدا هێرشە درۆنیەکان بوون بۆ سەر ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کە ئەم هێرشانەوە گوتم نوێن لەبەرەوەی کە کێڵگەی نەود ئەکەنە ئامانج جارانی پێشوو بەم شێوازە نەبوو تەنها کێڵگەی غازی کۆرمۆر نەبێ نزیک بە 15 جار بە درۆنیان بە باڵین موشە هێرشی کراوەتە سەر ئەژنە کێڵگەی نەوتی هێرشی نەکراوە.